مەریوان جوبار ڕاستەوە لە شاری سلێمانی لەگەڵتانم تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا کەدا وەزیری تەندروستی حکومەتی کوردستان ڕایگەیاند کە هەرێمی کوردستان دۆخی نارنجی تێپەڕاند و پێی ناوەتە دۆخی سوور کە بە مەترسیدارترین دۆخی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاستی جیهان هەژمار دەکرێت. لەسەر کاریگەریەکان و پاشخانەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستا و چۆنەتی وەرگرتنی چارەسەر و دۆخی جیهان و هەرێمی کوردستان بە تایبەتی لە چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زانا زرار پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی هەناو کە لە شاری پەروەردگام لە وڵاتی بەریتانیا ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سلااوت لەبێ ئەم کاتت باش. سڵاو لە تۆی بەڕێز و لە هەموو بینەرانی عزیز و خۆشەویستی دەم کاتت باشتر. زۆر سپاس. تەندروستی بەڕێستان چۆنە دکتۆر؟ من زۆر باشم، زۆر سپاست دەکەم. سپاس بۆ هەواڵپرسینت. زۆر باشم الحەمدولله. ئومێدی باشی بۆ جەنابەت و بۆ هەمووان. دکتۆر دەمەوێت سەرەتای گفتووەکەمان بۆ دەست پێ بکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا خوێندنەوەی تۆ بۆ دۆخی ئێستای جیهان لە چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ جیهان ئێستا لە چ دۆخێکدایە بۆ چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ بەڵێ جیهان لە قۆناغی جیادایە بە گوێرەی وڵاتەکە و بە گوێرەی ڕێنمایەکانی ئەو وڵاتە و بە گوێرەی ژێرخانی یان سیستەمی تەندروستی ئەو وڵاتە. زۆربەی وڵاتە پێشکەوتەکان ئێستا دۆخی کۆرۆنایان تێپەڕاندەوە. ئەمڕۆ لە بەریتانیا بڵاو بوویەوە لە هەواڵەکان باس کرا کە خەریکە کۆرۆنا کۆنترۆل دەکرێت، خەریکە تێدەپەڕێنرێت. سەرڕای ئەوەی کە زیاتر لە 3 هەفتە بەر لە ئێستا کارانتینەکردن و ڕێکارەکانی خۆپاراستنیان تەواو هەڵگرت لە بەریتانیا و خەڵکێکی زۆری بەریتانیا ڤاکسینی وەرگرت. ئیتر بەوە قەنەعەتیان کرد کە ڕێگەی چارەسەری ئەم پەتایە و کۆنتڕۆلکردنی ئەم پەتایە بەوە دەبێت کە زۆربەی زۆری دانیشتوان ڤاکسین وەرگرن بۆی کەوا ئەو پەتایە بە بەشێک لە ژیانمان و ڕابێن لەگەڵی ببێ بە شتێکی پەتای وەکو پەتای وەرزی وەکو ئینفلەوەنزای دەبێت. تر زۆربەی وڵاتەکانی تریش ئاوان، بەڵام ئەم لێشاوە خۆمان دەزانین کاتی خۆشی کەرەچین سەری هەڵدا ئێتر بۆ وڵاتەکانی تر ڕۆی لە وڵاتێک تەوا دەبێت لە وڵاتی تر سەر هەڵدەدا. بەنسبەت کوردستان ئێستاوا هەست دەکەم کەوا تازە لە گەرمەی لێشاوی توندی کۆرۆنای دێرتان لە وڵاتی تریش هەروە بەو شێوەیەن، بەڵام لە جیهان بارودۆخەکان جیاوازن لە زۆربەی وڵاتەکان تێپەڕیوە. ئینشا ئەڵڵا ئەوەی کە پێشبینی دەکرێت لە ماوەی چەند مانگی داهاتوو ئەم پەتایە لەسەر تاسەری جیهان ناڵێم کۆتایی پێبێ، بەڵام بخەوێتە ژێر کۆنترۆلەوە. زۆر باشە. دکتۆر تایبەت بە شەپۆلی سێمی کۆرۆنا کە ناسراوە بە دەلتا کۆرۆنا هەندێک لە ئاماژەکان باز دەوە دەکەن کۆتا شەپۆلی کۆرۆنایە. ئایا پێشبینی دەکرێت کە لە دوای شەپۆلی سێم شەپۆلی دیکەی کۆرۆنا بەڕۆکی جیهان و مرۆڤایەتی بگرێت جارێکی تر؟ بەڵێ قسە هەیە لەسەرەوەی کە کۆرۆنای تریش پێیا بۆ لە دوای دێلتا باسی کۆرۆنای ئەپسیلۆن دەکرێت کە لە ئەمریکا واخری کە سەر هەڵدەدا، کۆرۆنای تریش لە بەریتانیا واخری کە سەر هەڵدەدا، بەڵام ئەمانە هەمویان هەرمان کۆرۆنای جارانن تۆزێک لە جیناتی خۆیان لە پرۆتیناتی خۆیان دەگۆڕن. ئەوەی کە پێشبینی دەکرێت دەڵێن نەخێر لەوانە نییە لێشاوێکی تونتر لە دوای ئەو کۆرۆنا دێلتایە دروست ببێ و لەوانەیە ئەم دێلتایە تەواو دوا لێشاوی تند بێ. ئەوانەی تر کە دوای ئەوە دێن لەوانەیە لەبەرەوەی خەڵکێکی زۆر ڤاکسین وەردەگرێت وەریشی گرتووە، لەوانەیە ئەم لێشاوەکانی تر بەو شێوەیە نەبن، لەوانەیە نەرمتر بن، لەوانەیە ببێ بە شتێکی ئاسایی و بمێنێ لە ناومان، یعنی شەرت نییە بنەبڕ بکرێت، بەڵام خەڵک ڕادێ لەگەڕی و بۆ ژیان بەردەوام دەبێت. باش. لەسەر بنەبڕنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا خودمانەوەی لە نێو کۆمەڵگاکاندا و ئەو مەترسیەک لەسەر تەندروستی تەواوی کۆمەڵگاکان بە دیاریکراوی لە سەرەتای سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا ئەم ساتەوەختی کە من و تۆ گفتوگۆی تێدا دەکەین ئەو پاشخان و کاریگەری خراپانە چی بوون کە ڤایرۆسی کۆرۆنا لەسەر کۆمەڵگەکانی جیهان بەجێی هێشتەوە بە تایبەتی لەسەر کەرتی تەندروستی؟ من باسی بەریتانیات بۆ دەکەم کە لە چەند لێشاوی سێم لێشاوی کۆرۆنا شێمە لێی ژیاوین و خۆمان بەچوی خۆمان بیریمان کاریگەری پەتاکە نەک لەسەر کەرتی تەندروستی و خەستەخانەکان و لەسەر باری دەرونی خەڵکی گشتی بە شێوەیەکی گشتی و لەسەر ئابووری وڵاتەکەش. کێشە زۆر بوو کە حکوومەتی بریتانیاش لەوانە کە بتوانن چۆن هاوسەنگیەک بنوێنن لەنێوان ئەوەی کە ئابووری وڵاتەکە نەڕوخێ لەلایەک کەش خەڵکێکی کەمتر توش بێ و خەستەخانەکان نەکەونە ژێر فشارەوە. ئەوەی کەوان باسییان دەکرد کە خەڵک لە ماڵەوە کەرنتین بێ، کەرنتینی سەرتاسەریان ڕاگەیان
لەلاشەوە ئەبێ خەڵک زۆر توش نەبێ وا بکەن بۆ کەرنتینە کە باڵەپەسەرە خەستەخانەکان دروست نەبێ کەرتی تەندروستی نەڕمێ چونکە بەداخەوە لە هەندێک وڵات لەوانە هیندستانی بسای خۆمان بینیمان ئەو بەداخەوە توان برێن لە کوردستانیش کەرتی تەندروستی بەجاری ڕمایتر خەڵک زۆر بێئومێد بوو لە خەستەخانەکان و لە ماڵەوە عیلاجیانەوە دەگرت و خەڵکێکی زۆری ژیانە لەدەستدا ئەمە سەرڕای ئەوەی کە کاریگەری زۆر بوو لە سەرباری ئابووری خەڵکی و سەرباری دەرونی ئەوخە زۆر لەوانەیە ئەوانەی کە بەڕاستەوخۆ و ناڕاستەخۆ کۆرۆنا تەسیری لیان نەکرد بوو لە ماڵەوە دەیانگوت ئێمە چی لە ماڵەوە وتر خۆمان مەچای خۆمان بینیمان کۆمەڵی خەڵکیان بزوتنەوەیەک دروست بوو بزوتنەوەی دژە کۆرۆنا و هەروەها بزوتنەوەی دژە ڤاکسین ئەم خەڵکە ئێستا بوو زۆربەی زۆری خەڵک قەناعەتی کرد کە ڤایرۆسەکە هەیە و نەخۆشیەکە هەیە و بێ خۆمان لێ پارێزین لەلاشەوە خەڵکێکی زۆر کە زەرەریان کرد زەرەری ئابووریان کرد زەرەری نەفسییان کرد ئەمانە بوون بە بزوتنەوەیەک دژی پەتای کۆرۆنا و کەرەنتینەکردنەوە ئەم شتانەی تر کە لەگەڵ پەتایەکە هات دکتۆر بەتایبەت ئەو هۆکارانە بۆ نمونە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شارێکەوە بۆ شارێکی تر ئەو هۆکارانە چین کە زیاتر ئەبنەوەی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە شارێکە زیاتر تەشەنە بکە بە بەراورد بە شارێکی تر هۆکارەکان زیاتر تێکەڵاوی خەڵکە بەڕاستی نەبوونی هۆشیاری خەڵک و نەبوونی قەناعەتکردن بە وەزاکە و ڕازی نەبوون بەو یاسایانە و بەو ڕێکارانەی کە حکوومەتەکان دەیگرنە بەر لە بەریتانیاش سیرمان کرد جاری وا بوو لە ڤایرۆسێکی تازە لە سەری هەڵدەدا ڤایرۆسەکە خۆی دەگۆڕی ئەوەی کە نایە لە ڤایرۆسی کەنت ڤایرۆسە بریتانیەکە لە شاری کەنت و لە شارەکانی باشووری بریتانیا و سەری هەڵدا ئەمە زیاتر پەیوەندی بەوە هەبوو کە ئەو خەڵکەی تێکەڵاوی یەکنیان نە وەلەوەیەوە کە ئەو ڤایرۆسە لەو شوێنە خۆی دەگۆڕی لەو شوێنەوە زیاتر تەشەن دەکات لە چین بینیمان لە شاری ووهان سەری هەڵدا کەچی شاری بەکین پایتەختەکەیان شتێکی وا لەگۆڕ نەبوو واروەها خۆ گۆڕینی ڤایرۆسەکان لەلایەک واروەها سەفەرکردن و جۆگرافیا و دیمۆگرافیای شارەکان ئێستا لە بریتانیا بۆ نمونە پێ دەڵێم ئەو ڤایرۆسی دێلتایە لەبەرەوەی لە هیندستان سەری هەڵدا و لە بریتانیاش کەمینەی هیندی زۆرن ئەو هیندانەی کە سەفەریان کردو گەڕانەوە بریتانیا کە بریتانین و بە ئەسڵیان هیندین گەڕانەوە بریتانیا لۆ چ شارێک گەڕانەوە لەوێ ڤایرۆسەکان بڵاو کردەوە هەندێک شار هەبوو کە هەرگیز ئەو ڤایرۆسی دێلتایە بەخۆیەوە نەبینی ئەمەش بەهۆی ئەوەی کە کەسی لە دەرەوە سەفەری نەکرد و ڤایرۆسەکە بێنێتەوە ناو شار دکتۆر باست لە کەرەنتینە کرد کەرەنتینە تا چەند بەڕێگات چارەیەکی گرنگ و پێویست دەزانی بۆ ئەو شوێنانەی کە لە ئێستادا دۆخی نارنجیان تێپەڕاندووە لە پێیان ناوەتە دۆخی سوور هەندێک پێیان وایە کەرەنتینە دەبێتە هۆی ڕاوەستانی ژیان و ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان و لە دانیشتوان زەرمەند بن لە کاتێکا بەتایبەتی ئەو کۆمەلگایانەی کە حکومەت و لایەنی پەیوەندیدار ناتوانن پێویستیەکانی دانیشتوان وەکو پێویست دابین بکەن کەرەنتینە بەڕێزت تا چەند بە پێویست دەزانی هەندێک بۆ چون پێیان وایە کە پێویستە ئەم ڤایرۆسە تەفاعولی لەگەڵا بکرێ بە جۆرەك لە جۆرەکان کە بتوانرێت ئەم ڤایرۆسە تێپەڕێنرێت بەڵێ بەر لە ڤاکسین بەر لەوەی کە ڤاکسین دۆزرایەوە و ڤاکسین بەکارهات کەرەنتینە یەک لەو شێوانە بوو کە حکوومەتی بریتانیا و هەموو حکوومەتەکانی دنیا بەکارێن هێنا بۆ کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە بۆی ڕێژەی توشبوان زیاد نەکا ڕێژەی نەخۆشەکان لە ناو خستخانەکان زیاد نەکا پاڵبەستۆ لەسەر خانەکان دروست لەسەر خستخانەکان دروست نەبێ بۆ ڕێژەی مردن ئەوەندە کارەسات نەبێ بۆ شێوە کارەساتە نەبێ ئیتر کەرەنتینە ڕێگەیەکی زۆر کاریگەر بوو بۆ بنەبڕکردن و یاوە خود نەهێشتنی ئەوەی کەوا کارەسات ڕوودا کەمکردنەوەی ڕێژەی توشبوان کەمکردنەوەی ڕێژەی مردن ئەم ڤایرۆسە لە ئینسانەکان دەگوازرێتەوە لە هەوا نییە ئیتر ئەگە ئینسانەکان تێکەڵ یەک نەبن ڤایرۆسەکە ناگوازرێتەوە ئەمەش تەوان لە بەڵێ بەدەر لە کەرەنتینە و بە ڕێگا چارە خێرایانە چین کە پێویستە بگیرێتە بەر بەتابەتی لەو کۆمەلگایانەی کە ڤایرۆسەکە بە خێرایی تەشەنەی تیا کردووە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن خۆیان بپارێزن لەم ڤایرۆس بەڵێ ئەگەر خەڵک زۆری بۆ هاتووگوتی کەرەنتینە ناکرێ و من بژێویم هەیە و ئەچمە دەرەوە ئەترە خەڵکە دەبێ هەندێک شت بکاتەوە ئەچیتە دەرەوە بۆ مەسلحەتی خۆت بۆ ئەوەی بژێوی خەڵک بژێوی خۆت دابین بکەیت بۆ ماڵ منداڵت دەبێ حساب بۆ بکەیت کە ڤایرۆسەکە هەیە کەرەنتین نابی لە ماڵەوە یا خود خەڵک ڕازی نییە یا خود حکوومەتەکان خەڵک زۆری بۆ هاتووە لێ بەستە کەرەنتینە ئەیتر وا باشترە خەڵک ئاگای لە خۆبێ ئاگای لە خۆبێ یاین چۆن تێکەڵاوی خەڵک نەبێ نەچێتە شوێنی قەڵەباڵغ یاین لە زوروفی ئێستا لە کوردستان وەکو نمونە پێویست ناکە بچی بۆ مەجلیسی تازیە تەلەفۆنێکی بۆ بکەتەوە ئیتر لەوانەیە کابرا پێ ناخۆشی بەس مراعاتی وەش دەکات کە کۆرۆنا لە گۆڕەیە نەچێ مەجلیسی تازیە و مەجلیسی شوێنی قەڵەباڵغ و شوێنی داخرا و نەچێ بازار و شوێنی داخرا و قەڵەباڵغەکان
إلا ئەگەر زۆر حاڵەتیش زۆر زەرور نەبوو ئەگەر تووشی ماسک وەستی توێژنەوەی زۆر لەسەر کرا و زۆر کاریگەر بوو بۆی کەوا خەڵک توش نەبی ئەتر ماسک بەستن بۆ هەردوو لا ئەگەر کەسێک ڤایرۆسی هەیە کەسێکیش ناوێت توش بێ هەردوو لا ئەگە ماسک بەستن ڕێژەی توشبوون 80 بۆ 90 کەم دەبێتەوە ماسک بەستن لەلایەک تێکەڵ نەبوون تەوقەنەکردن و باوەشندان و ئەم شتانە لەلایەشکە ئەمانە هەموو ڕێکار بوون بۆ ئەوکەوە خەڵک توش نەبێ و ڕێژەی توشبوون کەم ببێتەوە هەروەها ڤاکسین بەڵێ دوای دێنە سەری ڤاکسین دواتر باس لە ڤاکسین و کاریگەریەکان یاخود جۆرەکانی ڤاکسین گفتوگۆی تایبەتی لەبارەوە دەکەین دکتۆر ئەمڕۆ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند کە هەرێمی کوردستان دۆخی نارنجی تێپەڕاندووەوە پێی ناوەتە دۆخی سوور کە ئەمەش بە دۆخێکی مەترسیدار هەمیشە ناو دەبرێت هەرێمی کوردستان بە تایبەتی پێویستە چۆن ڕوبەڕووی ئەم دۆخە ببێتەوە و چۆن دەتوانین هەرێمی کوردستان ئەم دۆخە بپارێزین و دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ئاسایی بکرێتەوە تاوان وەڵامی ئەو پرسیارە لە سێ تەوەر خۆ دەبینێتەوە تەوەری نەخۆش خۆی و تەوەری بابن کە سوکاری نەخۆش و تەوەری حکومی نەخۆشەکان خۆیان دەبێ هۆشیاریان هەبێ کە توش بوون نابێ بستنە دەرەوە ئەبێ خۆیان کەرەنتین کرد لە ماڵەوە ئیتر بەداخەوە خەڵکی کوردستان هۆشیاری تەندروستیان بەو شێوەی نییە یاوە خود وەکو باسیوت کرد کە لەبەر بژێوی خۆیان نایەنەوەی خۆیان کەرەنتین کەن هەرستنە دەرەوە یاوە خود لە دایرەکان لە شوێنە گشتیەکان لە داوای حکومیەکان داوایان دەکەن دەڵێن ئەبێت تێست بکەی ئەگەر نە دەبی بێ دەوام بکەیت ئیتر زۆر کەس هەیە تێست ناکە و دەسی داوامیش دەکا و ڤایرۆسەکەشی هەیە حاڵەتی وام زۆر بینیوە زۆر کەس پەیوەندی پێوە دەکا بۆ شێوە بینیمە کە خەڵک خۆی کەرەنتین نەکردووە و چۆتە دەرەوە و خەڵکتری توش کردووە کەواتە خەڵک دەبێ هۆشیاری هەبێ کە توش بوو دەبێت کەرەنتین بێ بەوەی ڤایرۆسەکە نەپەڕێنی بۆ خەڵکتر و بۆ خۆشی ئیستراحەت کا لە ماڵەوە دووەم شت دووەم تەوەری خەڵکی گشتی بە شێوەیەکی گشتی دەبێ یارمەتی حکومت بن تا حکومت یارمەتیان بدەن کوردەواری دەڵێت چەپڵە بە یەک دەزەی نادرێ ئەبێ حکومت لەلایەک ئەگە کەرەنتینی ڕاگەیاند پاڵپشتی خەڵکەکەی بکە پاڵپشتی ئابووری بکە پاڵپشتی معنەوی بکە بە هەموو شێوەیەک بڵێ ئێمە لەگەڵ تانی تکایە لەگەڵ ئێمە بن بە جوێرەی ڕێنمایەکان بجوورێنەوە بۆ ئێمە یارمەتیتان بدەین هەردوو لا یارمەتیەک بدەن میلەت یارمەتی حکومەتدا حکومت یارمەتی میلەتدا هەروەک چۆن لە بەریتانیا کرا لە بەریتانیا حکومەت گوتی بۆ خەڵکە کاکەمێنە دەرەوە کەرەنتین بن من موچەی هەمووتان دەدەم حتا ئەوانەی کردی تایبەت شت موچەی کردی تایبەتیشیدا 180 موچەی کردی تایبەتیدا ئەو خەڵکە بەس دەماڵەوە بێ مەبەستم لەوە دێ ینی ئەمە لایەنی خەڵکەوە لایەنی حکوومەتیش بەڕاستی دەبێ حکوومەتی هەرێم وەزارەت تەندروستی هەوڵی جدی بدەن ئەگەر ئێستش تا ئێستانیان داوا لە ئێستاوە بیدەن ئێستش هەر ینی تاخیر نییە گە بیکەن کە خستەخانەی زیاتر بکەنەوە بۆ نەخۆشەکانی کۆرۆنا سنتەری زیاتر بکەنەوە بۆ تێستکردنی خەڵکی پابەند نەبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر پەیوەندی بە ئاستی هۆشیاری هاوڵاتیانەوە هەیە خود نەخێر پەیوەندی بەوە هەیە کە حکومت وەکو بەڕێز داماژەت پێدا ڕەنگە وەکو پێویست بژێوی ژیانی هاوڵاتیان دابین نەکات هەردوو لای هەیە لەلایەکەوە هەوشیاریمان کەمە لەلایەکیشەوە خەڵک متمانەی بە حکومت نییە شتی خراپی زۆر لە حکومت بینیوە زۆر جار وعدیدایە بە شتی تر لە مەسایلی تر جگە لە کۆرۆنا وعدەکانیان جێبەجێ نەکردووە ئێتر خەڵک متمانەی نەماوە ئەم نەمانی متمانەیەش وەی کردووە کە خەڵک جێ نەداتە ڕێنمایەکانی وەزان دەڵێن دانەوێت خەڵک کەرەنتین بن هەتا ئێمە ئەو شتە نەبینین هەتا ئەو شتە نەکەین هەتا وەکو حکومت بۆی بچێتە سەر ئەو قسانە زۆر دەکرێت ناو خەڵکی لەلایەش کەشەوەی کاماژەت پێکرد بەڕاستی حکومت ئەگەر میلەت کەرەنتین بکە ئەبێ ئاگای لێبێ حکومت وەکو برا گەورەی ئەو میلەتە دەبێ ئاگای لە برا بچووکەکەی و خوشکە بچووکەکەی و کە سوکاری ئەو خەڵکە بێ ئەگەر تو دەتەوێت خەڵک کەرەنتین بکەی ئەی خەڵک بژێوی چی ئەی چۆن بژێوی پێی خۆی پیاکە بەڕاستی زۆر گرنگە ئێمە شتە بزانین وەکو نمونەی بەریتانیا باسم کرد حکومت ئاگای لە میلەت بوو میلەتیش بەجێ حکومەتی کرد حکومت گوتی من ئاگام لێت دەبی من بژێوی تۆ لەسەر من تۆ بەس بڕۆ ماڵەوە نەیە دەرەوە ملەتی گوتی مادەم تۆ بەخێوم دەکەیت منش بەجێ دەکەم ئیتر وەکوتم چەپڵە بە یەک دەزێ نادرێ ئەبێ هەردوو لە هاوکاری یەک بن بۆ ئەوەی کەواشتەکە کۆنتترۆل بکرێت بەداخەوە حکوومەتی هەرێم لەوانەیە بڵێن جەمانە لەوانەیە بڵێن ئێمە حکوومەتی شفقیرین قەرزارین نازەمەوەندە میلیارد دلار قەرزارین بژێوی خەڵکیان پێدابین ناکرێت لەبەرەوە خەڵکی سیقیان پێ ناکە متمانەیان پێ نماوە بەجێیان ناکەن خەڵکی حسابی بۆ ناکەن کە ئەمە حکومت چ منەتی ئەگەر ئێوە خەڵکە نەخۆش دەکەونیان نا بەڕاستی مەسەلەکەی مەسەلەی کۆرۆنا پەیوەندی بە خەڵکەوە هەیە پەیوەندی بە حکومەتەوە نییە کام لێپرسراوی حکومی تا ئێستا کۆرۆنای شتوندی کردووە لە کوردستان یان گیانی لەدەستداوە بە کۆرۆنا تاک هیچ وامان نبینیەوە حکومت خۆی باراستووە میلەتە خۆی ناپارێزی ئەوەی کە زەرەر بکە لە وەزع زەرەری مادی و زەرەری تەندروستی
بەس میلەتەکەیە. زۆر باشە دکتۆر فەرمانگەکان تا چەند دەتوانن تەواوی سەکتەرەکان مستەجاب و هاوکار بن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و بە تایبەتی لە ڕووی بەکارهێنانی ڤاکسینەوە کە دواتر بەوردی لەسەر جۆرەکانی ڤاکسین و بەکارهێنانی ڤاکسین و کاریگەریەکانی لەسەر تەندروستی مرۆڤ گفتوگۆ دەکەین حکومەت وەلایانی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەتی تەندروستی تا چەند دەتوانێت لە ڕێگەی فەرمانگەکانەوە هاوڵاتیان و فەرمانبەران پابند بکە بە ئەوەی کە پێویستە ڤاکسینەکان و ژەمە ڤاکسینەکان بەکار بێنن. حکومەت دەبی ڕێنمایی تەواو جوان بڵاو بکاتەوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە بۆ هەموو فەرمانگە حکومیەکان کە بۆ نمونە ژمارەی مۆزەفەکانیان کەم بکەنەوە بەبێ ئەوەی کەموچیان لێ ببڕن، ژمارەی مۆزەفەکانی کەم بکەنەوە لەبەرەوەی ئەم فەرمانگەی زۆر قەڵەباڵغە مۆزەفیان زۆرە، ئەبێ هەندێکیان شەفتات دەوام بکەن بەو شێوەیەکەوە تێکەڵاوی یەک نەبن زۆر و فەرمان ئەبێ پێیان بڵێ ئەبێ بە ماسکەوە بێندانیشن، ئەبێ یاعی ڕێنمایەکانیان زۆر واضح بێ هەر وەک چۆن لە وڵاتەکانی تر کرا وەنجا هاندانی خەڵک بۆ ڤاکسین وەرگرتن. بەڕاستی ئێمە زۆر جا باسیەوەمان کردووە، یعنی بەڕاستی چکە ڤاکسین ئێستا بووە بە هۆکارێکی زۆر کاریگەر بۆی کە ئەو پەتایە ببێت بخێوێتە ژێر کۆنتترۆلەوە. ئەگەر ڤاکسین نەبێ ئەو خەڵکام و مەناعی بۆ دروست نەبێ ئەم پەتایە نەک لێ شاوی سێم و چوار و پێنجەم لەوانەیە هەر خراپتریش بێ و تا نامان ببینێتەوە بەو شێوەیە. خۆمان بە چاوی خۆمان بینیمان لە بریتانیا کە چۆن حکوومەتی بریتانیا و وەزارەت تەندروستی و هەموو دەستگا فەرمیەکانی حکومی کاریگەری زۆریان هەبوو بۆ ئەوەی هانی خەڵک دەن کە ڤاکسین وەرگن لە ڕێگەی میدیاکانەوە، لە ڕێگەی سۆشیال میدیاوە، لە ڕێگەی ئەوە کە خۆیان مەسئولەکان خۆیان یەک لەوانە کە وەزیری تەندروستی و هەموو ڕاوێژکارانی حکوومەت و سەرۆک وەزیرانی بریتانیاش لەسەر تەلەڤیزۆن بە ئاشکرا هاتن ڤاکسینیان لێدا و هانی خەڵک بدەن. تەنانەت من دەڵێم لە کوردستان نەک کار بڵێ پرسراوان بەڵکو هەر کەسێک مامۆستایەکی ئاینیە، کەسێکی ناودارە، گۆرانی بێژە، ئەکتەرە، هونەرمەندە، ئەوانەی کەوا شعبیەتی خۆیان هەیە ناو خەڵکن بێنە سەر شاشە و قۆڵی خۆیان پیشاندن کە چۆن ڤاکسینێ دەن و هانی ئەو خەڵکە بدەن. ئەمانە وەکو قودوەن بۆ ئەو خەڵک بەجێیان دەکا. بەڵام کە ئەگەر ئەوانە کەس نەبینی هەرچی دەبینی بەس فەقیرە و هەرچی بڵاو دەبێتەوە بەداخەوە لە کوردستان هەر بەس قسەی خراپ بڵاو دەبێتەوە. ڕاستە میدیاکان هەندێک جار هەوڵ دەدەن باسی ڤاکسین دەکەن بە شێوەیەکی باش، بەڵام بەو شێوە کاریگەرە نییە بۆی خەڵکێکی زۆر ئێستا لە ڤاکسین دەترسێ و ڤاکسین نەخۆی نادا لە کوردستان. زۆر باشە هاوڵات دکتۆر لەسەر ئەوەی کە هاوڵاتیان وەکو پێویست بەدەم چۆنێتی بەکارهێنانی ڤاکسینەوە ناچین و بە جۆرێک لە جۆرەکان مەترسی یاخود بە مەترسی دەزان بۆ سەر ژیان و گیان و جەستەی خۆیان و جۆرێک لە بێمتمانەییان هەیە. بەگشتی سوودەکانی ڤاکسین چییە و کاریگەریەکانی ڤاکسین لە ماوەی چەند ڕۆژدا لە سەر جەستەی یاخود تەندروستی ئەو کەسەی کە بەکاری دەهێنە دەردەکەوێت؟ کاک مەریوان ئەم ڤایرۆسە عیلاجی نییە. باشە ئەو خەڵکە چۆن چا دەبێتەوە لە ڕێگەی بەرگری لەش ڤایرۆسەکەت بۆ دەکوژێ. ڤاکسین چ دەکا؟ بەرگری لەشت پتەو دەکات، ڕێژەی توشبوون کەم دەکاتەوە، ڕێژەی توشبوون بە نەخۆشی توند کەم دەکاتەوە و ڕێژەی مردن کەم دەکاتەوە. ئەمە بە هەموو ئامارە فەرمیەکان ئێستا ئیسپات کراوە. لە بریتانیا بە چاوی خۆمان بینیمان لە شاوی یەکەم و دووەم زۆر بەتوندی خەڵک کردی و خەڵکیش زۆر کەوتنە خەستەخانەکانەوە. ئەم لێ شاوی سێمە هەرچەندە بە ڤایرۆسی کۆرۆنای دێلتاش بووە کە خێراتر بڵاو دەبێتەوە کەچی سیرمان کرد من لە خەستەخانەکان دەبینی لە ئەرزی واقعی و هەموو ئامارەکانی حکوومەتی بریتانیا واضح و ئاشکرایە. سەرەڕای ئەوەی خەڵکێکی زۆر لە دەروی خەستەخانە توش دەبوون، خەڵکێکی زۆر کەمتر داهاتن داخل دەکران و ڕێژەی مردنی ١٠٠ کەمترە لە جارە. ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە. ئەمە متمانەی داوە بەو خەڵکە کە بالفعل بەڕاستی وایە ئەم ڤاکسینانە کاریگەری باشیان هەیە. چونکە ڤاکسین چییە؟ ڤاکسین ڤایرۆس نییە. ئەوەی کە لە کوردستان باوە بەداخەوە ینی خەڵکێکی زۆر ئەڵێ وەڵا ئەم دەنگۆیانە زۆر باوە نازم ئیترندا سۆشیال میدیا دەرێکوێ ئەڵێم ڤاکسین ڤایرۆسە، ڤاکسینەکە لێ دەدەن تووشی ڤایرۆسەکە دەکەن تۆش بڵاوی دەکەیتەوە ناوما. بە هیچ شێوەیەک ئەم دەنگۆیانە ڕاست نییە. هیچ ڤاکسینێک لە خودی ڤایرۆسەکە دروست نەکراوە، هەمویان لە شێوەی ئەندازەی پێدرن جەنێتیک ئینجینیرینگ کە ئەندازەی جینات ڤاکسینی فایزەر و ئەسترازێنیکا بە تایبەتی ئەوەی سینۆفارم ڤاکسی ڤایرۆسەکە خۆیەتی بەڵام زەعیف کراوە، ئەوانەی تر بەو شێوەیە دروست کراوە کە بە هیچ شێوەیەک دەتوانم ئەوە بڵێم لە ڕێگەی ئەوەی بەڕێزەوە بۆ بینەرانی خۆشەویست کەوا هیچ ڤاکسینێک ڤایرۆسی کۆرۆنا ناداتێت تێست پۆزیتیڤ ناکە.
ئەو خەڵکی کوردستان بۆچی زۆربەی زۆری کە ڤاکسین وەردەگری تووشی نەخۆشیەکە دەبی هی ئەوەیە وەکو باسمان کرد تێکەڵاوی بەرکەوتەیی خەڵک نازان چێ ڤایرۆسی هەیە چێ ڤایرۆسی نییە زۆربەی جا خەڵک لە کوردستان دەڵێ وەڵام من پەتام بووە وەڵام من پەتایەکی وەرزیم لێ وەڵا هەڵامەت بە وەڵا سەرمان بووە خۆم داەتە بەر سکلیت بەرم و بەڕیدا سەرمان بووە بۆیە نیشانانم لێ ئەمانە هەموو هەڵگری ڤایرۆسەکەن و بڵاوی دەکەنەوە ناو خەڵکی ئەو خەڵکەش ڤاکسینێ دار وەکو خۆشم لە هەندێک کورتە ڤیدیۆ بینیمە سنتەرەکانی ڤاکسین لێدانیشت زۆر تێکەڵاوی تێدایە خەڵک یعنی شتەکان بە هەڕەمەچیە بە ڕێکپێکی بۆ شێوەیە نییە کە لە وڵاتانی تر دەکرێت ئەمانامەوە کارم بۆی کەوا خەڵک سیقەی نەبی متمانەی نەبێ و دەنگۆی زۆری بڵاو دەبێتەوە لەسەر مزعفاتەکانی ڤاکسینەکان بەڵام بە شێوەیەکی بەرچاو ئێمە دەڵێن ڤاکسین کاریگەری زۆری هەبووە کە سەرەڵای تێکەڵبوونی خەڵک لە بریتانیا ئێستا کەسی خەڵکەجی هەشتان هەر زۆر کەم داخل دەکرێت لە خستخانەکان بە ڤایرۆسی توندی کۆڕۆنا و ڕێژەی مردن زۆر کەم بۆتەوە ئەمانە بەڕاستی شتی خۆشن بۆی خەڵکی کوردستان بزانی کە تەجربە لە وڵاتی تر وەرگری بزانی کە ئەوان چیان کردووە ئەوانیش باوا بکەن ئەو باوەڕ بەو شتانە نەکەن کە ڤاکسین شتێکی خراپە و یاوە خود لە تەمەنت کەم دەکاتەوە یاوە خود تووشی نەزۆکیت دەکات یاوە خود نازم 5G و ئەمە ئەم شتانەی کە باز دەکرێت لە میدیاکان دکتۆر لەسەر بەکارهێنانی ڤاکسین بەشێک لە وڵاتیان پرسیاری ئەوە دەکەن کە ئەم ڤاکسینە کاریگەری لەسەر کەسانی بە تەمەن یاخودەوانی کە نەخۆشی درێژخەیانیان هەیە و بە تایبەتیش لەسەر ئەو ئافرەتانەی کە دووگیانن کاریگەری لەسەر کۆرپەکە یاخود لەسەر خۆی تەندروستی خۆی بەجێدەی هەڵێدا خوبنە ڤاکسینەکان بە تایبەتی ڤاکسینی فایزەری ئەمریکی بۆ هەموو تەمەنێک دەبێت و بۆ ئافرەتی دووجیانیش دەبێت و بۆ ئافرەتی شیردەریش دەبێت و بۆ کەسێک کە بیەوێ دووجیان بێ بۆ وانش دەبێت ئەمانە توێژینەوەیانە سەکراوە بە شێوەی زانستی لەبەری ئەمریکا 900,000 ئافرەت دووجیان ڤاکسینی فازەریان وەگرت سەری توێژینەوەکانیان کرد نەزەرەری هەبوو بۆ شخصەکە خۆی نەبۆ بەسکەکەی زۆر سەلامەتە و ئێستا بۆ بەڕێنماییەکی گشتی لە هەموو حکوومەتەکانی دنیا کە ڤاکسینی فازەر بۆ ئافرەتی دووجیان و ئافرەت شیردەر و بۆوانش دەبێت ڤاکسینی ئەسترازێنیکا ئەو شتێک کە ڕوویدا کە تووشی خوێنمەین دەکات بە تایبەتی لە گەنجان ئێستا ڕێنمایەکان زۆر وازحە کە لە گەنجان نادرێت ئەوانەی پیر و پەککەوتن لە کوردستان زۆر بە ئاسانی دەتوانن ڤاکسینی ئەسترازێنیکای بەریتانی وەرگرن و زۆر تەسیری باشترە ئەوەی کە سەیریان کردووە کاک مەریوان ڤاکسینی فایزەر بۆ گەنجان زۆر سەلامەتە و باشترە ڤاکسینی ئەسترازێنیکا لە تەمەن 50 ساڵ بەسەرەوە لە هەندێک وڵات 6 ساڵ بەسەرەوە بۆ پیری پەککەوتەوەوانە زۆر تەسیری باشە زۆر باشترە لە فایزەر لە ڤاکسینەکانی تکە کاتە بە کورتی بڵێن ڤاکسینی سینۆفارم لە کوردستان هەیە بەڵام ئاوا کاریگەری شوانی لەسەر ڤایرۆسی کۆڕۆنای دلتا ئەم دوو ڤاکسینە ئەمریکیەکە و بریتانیەکە کە ئێستا لە کوردستان بەردەستن زۆر باشن بۆ ئەوەی کەوا بەرگریش پێ بخۆتکە مزافاتەکانیان زۆر کەمن بەو شێوێنین فایزەر بۆ گەنجان ئەسترازێنیکا بۆ پیر و پەککەوتە و هەر کەسێکیش نەخۆشی درێژخایانی هەبی ڕەبۆی هەبێ نەخۆشی دڕێبی هەر نەخۆشیێک هەبێ هیچ کێشەنیە ئەتوانن ڤاکسین وەرگرن کاتە ئەمڕۆکردنەوەی تۆ لەسەر جۆرەکانی ڤاکسین وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە هەندێک باز لەوە دەکەن ئایا گەر کەسێک جۆرێکی ڤاکسین لە ژەمی یەکەم و دووەمدا بەکاربێنێ لە ژەمی سێمی ڤاکسیندا دەتوانێت جۆرێکی تر بەکاربێنێت یاخود نەخێر هەر دەبێت ئەو جۆرە بەکاربێنێ نەخێر ژەمی سێم کاک مەریوان نابێ بەکاربێت ئێستا لە بریتانیا دیراسی لەسەر دەکەن چونکە ئەم ڤاکسینانە دژەتنی ئاجیجیت بۆ دروست دەکات دوای 2 هەفتە حەزەکەمەوە بڵێم کەوانەی کە ڤاکسین وەردەگرن دەبێ ئاگایان لە خۆیان بێت چونکە لە 2 هەفتەی یەکەم کە ڤاکسین چییە وەکو وتم کەرتە و پارچەی ڤایرۆسەکەیە جیهازی مەناعەت بەرگری لەشت دەوروژێنێ بۆ ئەوەی کەوا دژەتنی ئاجیجی دروست دەکات ئەم ڕژاننا بێتاقەت دەکات تاورەز لێ دروست دەکات بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ و 2 هەفتە دەخایێنێت تا ئاجیجیەکە دروست دەبێت تا دژەتەنەکان دروست دەبێت لەو 2 هەفتەیە ئەو کەسانە دەبی ئاگایان لە خۆیان بێت تێکەڵاوی خەڵک زۆر نەبن ماسک ببەستن دوای ئەو 2 هەفتەیە دژەتەن دروست دەبێت کە دەخایێنی تا ماوەی 6 مانگ بۆ 9 مانگ بریتانیا یەکەم وڵات بۆ ڤاکسینی بەکارهێنا تا ئێستا و توێژینەوانەی کە کردویانە بە تایبەتی لەسەر کارمەندانی تەندروستی من خۆم مانگی 12 پار لێمدا کەوە 9 مانگە ڤاکسینم وەرگرتووە الحەمدلله هیچ عیبم نییە و ڕۆژانە بەرکەوتم هەیە لەگە نەخۆشی کۆڕۆنا و توش نابم و تووشی نەبم و ئینشاڵڵا تووشی نابم ئێوەش کەس توش نابن مەبەستم لەوە دێ ئێمە توێژینەوە لەسەر خوێنی ئێمە دەکەم زان دژەتنی ئاجیجی تا چەند دەخایەنی ئەوەی کە سەیریان کردووە ڤاکسینەکان کاریگەریان تا ئێستا تا 9 مانگ ماوە لەوە زیاتر هیچ داتایەک بەردەست نییە کەس ناتوانێت بڵێ وڵا ڤاکسینەکان 3 مانگ دەخایەنی نەخێرەوە ڕاست نییە یان بڵێ 12 مانگیان 2 ساڵ دەخایەنی ئەمەش ڕاست نییە ئەوەی کە تا ئێستا بەردەستە دەڵێن 9 مانگ ئەنجا ئەم ڤاکسینانە کاریگەریان زۆرە بۆی کەوا بتپارێزن ئەنجا باسی ئەومان کرد کە دژەتەن و ئەم شتانە بەو شێوەیە کە تا ئێستا کاریگەری 9 مانگی هەیە و تا ئێستا باس لەوە نییە کە جوڕعی سێم لێ بدرێت دەڵێن لەوانەیە کە بەرەو زستان بڕۆین لەوانەیە جوڕعی سێم لێ بدرێت
بەڵام نصیحتم بۆ خەڵکە ئەگەر پێشتر دوو جوڕای ئەسترازێنیکایان لێدایە یان فایزەریان لێدایە بابیر لەوە نەکەنەوە جوڕای سێم لێ بدەن تاوەکو شتێکی زانستی بەرجەستە دەبێت. دکتۆر لەسەر کوالێتی ڤاکسینەکان و ژەمە ڤاکسینەکان ئەو ڤاکسینانەی کە دروست دەکرێت پێ دوایە بە هەمان کوالێتی سەرەتای دروستکردنی ڤاکسین ئەو ژەمە ڤاکسینانەی تر دووبارە دروست بکرێت و پێشکەش بە کۆمەلگاکان بکرێت؟ بەڵێ هەر هەمان ڤاکسینە و هەمان کوالتیە و ئەوەش کە لە کوردستان هەیە هەر هەمان ڤاکسینە کە لە بەریتانیا و لە وڵاتەکانی تر هەیە ئەوەی کە لە ئەمریکا دروست کراوە بۆ کوردستان هاتووە ئەوە نییە کە برێ شتێکی کۆپی بێ یا خو شتێکی عادی بێ یا خو شتێکی قاچاق بێ. من بەداخەوە ئەو شتانە زۆر ئێمە هەمومان دەزانین کەشتی قاچاق زۆر داخل کوردستان دەکرێت کە کوالتی کۆنتترۆل لەسەر سنوورەکان نییە و مراقبەکردن نییە زۆر شتی قاچاق داخل کوردستان دەکرێت بەڵام ڤاکسین وانە ڤاکسین لە بۆکسی تایبەتی خۆیەوە لە ژێر چاودێری ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە لە هەموو وڵاتەکان دابش دەکرێت. ئەمانە هەمویان هەمان ڤاکسین کوالتیان هەمان کوالتیە لەوانەیە کەسێک بڵێ باشە کارەبانی لە کوردستان ئەمانە چۆن لە پلەی ناقص 70 دەرەجە بۆ ڤاکسینی فایزەر ئەمە چۆن هەڵی دەگرن ئەمانە بۆکسی تایبەتی خۆیان هەیە فرێزەری تایبەتی خۆیان هەیە ئەو خەڵکە دڵنیا ببنەوە کە هەمان ڤاکسینە و هەمان کاریگەری دەبێت. بەڵێ دکتۆر لەسەر ڕێنمایی پزیشکان و ئەوانەی کە لە سێکتەری تەندروستی کار دەکەن من دەمەوێت زۆر بە سەراحەت وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە ئایا هەموو پزیشکێک حەقی ئەوەی هەیە کە ڕوونکردنەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و بەکارهێنانی ژەمە ڤاکسینەکانی کۆرۆنا بدات لە کاتێکە هەندێک پێیان وایە کە بە جۆرێک لە جۆرەکان بەریەکەوتن لە نێوان بۆچوونی پزیشکەکاندا هەیە و ئەمەش جۆرێک لە دوودڵی لەلایەن هاوڵاتیانەوە دروست کردووە. ئایا هەموو دکتۆرێک دەتوانێت کە ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدات؟ کاک مەریوان چی بڵێم وڵاهی خۆی من ئەو قسەیە دەکەم کە نەک هەر خەڵکی گشتی بەڵێ دکتۆرەکانیش هەموو کەسێک نابێ قسە لەسەر بابەتی کۆرۆنا بکە ئللا ئەو کەسانەی کە تا ڕادەیەک خیبرەیەکیان وەرگرتووە و توێژینەوەی زانستی وشتیان سیر کردووە. من ناڵێ من زۆر خیبرەم هەیە لە کۆرۆنا بەڵام گومان لەوەدا نییە کە من هەر لە سەرەتای پەتای کۆرۆناوە تا ئێستاش ڕۆژانە نەخۆشی کۆرۆنا دەبینین و ڕۆژانە و هەفتانە و مانگانە خۆمان زانیاریەکانمان نوێ دەکەینەوە توێژینەوەی تازە دەرەچێت لە وڵات بەریتانیا و لە وڵاتانی تر و ئێمە پابەندین بۆی کەەوە ئەو شتانە بکەین یعنی ئەوە نییە لێرە لە وڵاتە پیشەی پزیشکی وەکو شتێکی تیجاری بەکاربێت نەخێت ئێمە هەمومان مۆزەفی حکوومەتی وڵاتمانە ئێمە هەموو لە خستخانەکانی حکوومەتی بریتانیا دەوام دەکەین کەسمان یادەی ئەهلی و شتانەمان نییە داهاتی خۆمان هەبێ نەخێت مانگانە ئەمە ماهاشمان دەتێت و مانگانە مراقبەمان دەکەن. سەندیکای پزیشکانی بریتانیا یەک لەو شتانەی کە مراقبەی هەموو دکتۆرەکان دەکەن ئەوەیە کە دەبێ بزانن زانیاری تۆ تا چەند ئەپ تو دیت یان تا چەند تازەیە زانیاری تازەت هەیە شی تازت پێەیە هەموو شتەکان ئاگاداری هەموو ڕێنمایەکان و گایدلاینەکان کە لە خستەخانەکان دەرەچێت لەسەر هەموو نەخۆشەکان ئەوەی کۆرۆناش بە هەمان شێوە لەبەرەوە من ئەگەر خۆم ئێستا ئەگەر پزیشکێکی بۆ نمونە هیستۆپاتۆلۆژی بە لە مختبەر ئیشم کردوە یان پزیشکێکی جراحە بە بەڕاستی ماف نادەم بخۆم کە باسە کۆرۆنا بکەم. من ئەگە پزیشکی کە پزیشکی هەناوم لە بەشی فریاکەوتنی هەناو داوام دەکەم ڕۆژانە نەخۆشی کۆرۆنا دەبینم و بەشێکە لە ژیانی ڕۆژان بەشێکە لە پراکتیس بەشێکە لەوەی کە من ڕۆژانە دەیکەم بۆیە ئەوەی کە دەیزانم بە خەڵکی کوردستانی دەگەێنم بە ئەمانەتەوە. بەڵام ئەگەر من پزیشکی نەشتەرگەری بە ئەگە پزیشکی منداڵان بووم پزیشکی ئافرەتان بووم یان پزیشکیشتر هەر بوارشتر هەر پسپۆرشتر حەقی وەم نییە و حەق نادەم بخۆم لە خۆمەوە قسە بکەم و تەنانەت حتا ئەگەر هەندێک شتیش بخوێنمەوە لە خۆمەوە قسام بکەم نەخێر من دەڵێ هیچ مجرب ولا تسأل الحكيم ئێمە لە بریتانیا هەم مجربین هەم حەکیمیشین ان شاء الله خوای گەورە لێما وەرگێ بەو شێوەیە بکە. بریتانیا گەورەترین سنتەری توێژینەوەی بە ڤایرۆسی کۆرۆنا لە زانکۆی ئۆکسفۆرد و زانکۆی کامبریج و زانکۆی ئیمپریال کۆلیج لە لەندەن هەیە. ئەمە هەموو سنتەری زانست و سنتەری توێژینەوەکان لە بریتانیایە. یاساکان لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی در دەگۆڕە بەڵام جەنابەت چۆنە لەسەرەوەی کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە پزیشکان تایبەت لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و ڤاکسین و ژەمە ڤاکسینەکان بنێرێتە دەرەوەی وڵات و لە وڵاتە پێشکەوتوەکان بتوانن دەورات و خولی تایبەت ببینن تا بتوانن باشتر کار لەسەر
ڤایرۆسی کۆرۆنا و دەرەنجامەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەدا بکەن. ئەمە بیرۆکەیش زۆر باشە. بەڕاستی دەبواە لە سەرتاوە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتەکانی تر ئامادەباشی خۆی بکرد بە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. لە سەرتاوە کە لێشاوی کۆرۆناوە هاتوو بۆ کوردستان لە زیاتیەوەی بچم وەکو وڵاتەکانی تر جیهازی ڤنتیلەیتەر بکڕن و جیهازی هەناسەی دەستکرد و ئەم شتانە بکڕن. هەموو وڵاتەکان وایان کرد پێشبڕچیان بوو لەسەرەوەی کە کامەیان زیاتر جیهازی ڤنتیلەیتەر بکرێت کە دەزانن ئەم نەخۆشە عیلاجی نییە و زۆربەی نەخۆشەکان کەوانەی کە دەکەونە بەش چاودەری سڕ پێویستیان بۆ جیهازەیە لەوانەیە وڵاتەکان ئەوەندە جیهازیان نەبێ و ئەوەندە ستافیان نەبێ ئەوەندە کارمەندیان نەبێ. لە وڵاتی بەریتانیا چیان کرد ترێنینگیان بە و دکتۆرانەی کرد کە لە پسپۆرەکانی تریشن بۆی کەوا بزانن چۆنی مامەڵە لەگەڵ نەخۆشی کۆرۆنا دەکەن. ئێمە پسپۆرەکانی تریشمان لەگەڵ بوو حکوومەتی هەرێمیش دەیتوانی وا بکە لە سەرتاوە دەبواە ئەم جیهازان لە زیاتی بچن کارگەیەکی ماسک دروستکردن دروست بکەن لە کوردستان دەیانتوانی بچن وەکو حکوومەتەکانی تر کۆمەڵێ جیهازی ڤنتیلەیتەر بکڕن کۆمەڵی پزیشکی پسپۆر بهێنن بڵێ وەرە کاکە ئێمە ترێنینگتان پێ دەکەن 1 هەفتە دەورەتان بۆ دەکەینەوە چ لە وڵاتانی دەرەوەبی چ لە ناو وڵات بی بەڵام پسپۆری وڵاتەکانی تر بهێنن بۆ کوردستان بۆ ئەوەی ترێنینگیان پێ بکات دەوراتیان بۆ بکاتەوە شارەزایان بکات کە چۆن ئێمە مامەڵە لەگەڵ کۆرۆنا بکەین چۆن ئێمە بتوانین زۆرترین ژیانی زۆرترین خەڵک لە مردن قوتار بکەین بۆی کەوا چۆن بتوانین جیهازی ڤنتیلەیتەر بەکاربێنین. لە بەریتانیا جوا بوو ئاوایان کرد بۆ شێوەیە لە ناوەخۆ دکتۆری تر ترێنینگیان پێ کرد و معلوماتی زۆریان پێداوین نفسیەن ئێمەیان زۆر ئامادەیان کردین بۆی کەوا بەرەنگاریەوەکە بین. سەرڕایەوە تێبینیانەی کە لەسەر وەکارتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا هەیە وەرە ئێستادا بەداخەوە هەرێمی کوردستان دۆخی نارنجی تێپەڕاندەوە پێی ناوەتە دۆخی سوور پێ دوایە سەرڕایەن تێبینیانەی کە لەسەر سێکتەری تەندروستی هەیە هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بە دیاریکراوی دەتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێت. ئەمە ناکرێ بڵێن وڵا هەر هیچیان نەکردووە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین لەوەندەی کە کردویانە بە تایبەتی ستافە ماندونە ناسەکانی بەرەی پێشەوە لە خستەخانەکانی کۆرۆنا و لە خستەخانەکانی فریاکەوتن و لە بەشەکانی هەناو ماندبوونێکی زۆریان سەشتووە بەڵام بەداخەوە حکوومەت بە پێی پێویست پاڵپشتی ئەو ستافانەی نەکردووە پاڵپشتی داراییانی نەکردووە پاڵپشتی مادی و معنەویانی نەکردووە هەروەکو باسمان کرد یعنی دەورات شتیانی بۆ نەکردوتەوە ئیترمانە لە هەڵی خۆیان فێرشتە بوونە لە خیبرەی دێشاوی یەکەمەوە گەر شتێک فێر بوو بن. ئەجینا بەڕاستی حکوومەت تەقسیری زۆر بە لەو مەسەلەیە. ڕاستە حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی هەوڵیاندا یعنی ناوەناوە وەزیر تەندروستی دەردەچێ و هەندێک قسە و ڕێنمایی دەکا بەڵام خەڵک نەسیقە بەو دەکات نەسیقە بە حکوومەتەکەی دەکات نەسیقە بە حیزبەکەی دەکات چونکە بە پێی پێویست خزمەتی ملەتیان نەکردووە لە پێشی کۆرۆنا ئەڵەن ئێستا تۆ لە لایەنەکانی ترەوە خەمی میلەتت نییە تۆ چۆن ئێستا بووە بە خەمخۆری میلەت لە لایەنی کۆرۆنا لەبەرەوە خەڵک سیقای پێ ناکە و وحتەنانەت هەتا ستافەکانی تەندروستی لە ڕێشاوی یەکەمی کۆرۆنا بەداخەوە لە وەزعیان لەو پڕی خراپی بوو بەو گەرمایە کارەبایان نەبوو لە ناو خستەخانەکان موچیان نەبوو کەسێک نەبوو بچی سەردانیان بکاتەنەوەت ئەو پزیشکانەی کە باسیت کرد کە لە دەستگای میدیاکانی کوردستان دەردەچوون باسی ڕێنمایەکانی کۆرۆنایان دەکرد کەچی لەو لاشەوە عیادەی ئەهلیان دانابوو تکتیان کردبووە دەبڵ لە 20,000 کردویانە بە 40,000 بۆ ئەوەی کەوا زیاتر استفادەی مادی بۆ خۆیان بکەن نەدەچوون لە خستەخانە پاڵپشتی ستافەکان بکەن و نەخۆشەکانی کۆرۆنا بین لە بەرەی پێشەوە وەکو ئێمە کردمان لە بەریتانیا لە وڵاتەکانی تر لە دوور بە دووری لە عیادەکانی خۆیان نەخۆشی کۆرۆنایان دەبینی لەبەرەوەی استفادەی مادی خۆیانی تێدا بوو. من باسی هەندێک لە پزیشکە پسپۆرەکان دەکەم لەگەڵ ڕێزم بۆ ئەمیان بەڕاستی ئێمە سەیری سیستەمی تەندروستی کوردستان بکەین سیستەمێکی زۆر خراپە تا چەند من ساڵی 99 دکتۆرم لە کوردستان تا ئێستاەوە 22 ساڵ تێپەڕیوە هەموو ساڵێک کە دێمەوە کوردستان سیر دەکەم سیستەمەکەشت گۆڕانکاری چوای بخۆ نەبینیەوە ئەوەی کە سودمەند بێ لەو سیستەمە سێکتەری تایبەتە کەرتی تایبەتە خستەخانە تایبەتەکان نۆرینگە تایبەتەکان دەرمانخانەکان تاقیقەکان ئەوەی کە زەرمەند بێ لەو سیستەمە لە پێشی کۆرۆنا لە ئێستش نەخۆش و کەسوکانی نەخۆش. دکتۆر لەسەر ئەو لێکۆڵینەوە و توێژینەوەی کە بەڕێزت باست کرد کە لە وڵاتی پێشکەوتەکان بە تایبەتی وڵاتی وەکو بەریتانیا کە ئەنجام دەدرێت ئەم لێکۆڵینەوە و توێژینەوانە تا چەند دەرەنجامی نوێی خستوەتە ڕوو لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و کۆتایی هاتن بە ڤایرۆسی کۆرۆنا یاخود ئەو کاریگەری و پاشخانە خراپانی کە ڤایرۆسی کۆرۆنا
هەیەی لەسەر تەندروستی مرۆڤ. توێژینەوە بەردەوامە لە بریتانیا و لە وڵاتەکانی تریش لەسەر چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا. حەزەکەم شتێک بڵێم تا ئێستا سەرڕای ئەو هەموو توێژینەوە لێکۆڵینەوەی کە کراوە تا ئێستا بە هەزاران توێژینەوە کراوە، بە سەدان توێژینەوە بڵاو کراوەتەوە لە گۆڤارە تەندروستی و پزیشکی جیهانیەکان، یەکلەوان لانسێت، نیو ئینگلند جەرنەل ئۆف مێدیسن، BMJ، ئەمانە تا ئێستا توێژینەوەیکی وا دەرنەچوە و دەرمانێکی وا کاریگەر نەدۆزراوەتەوە بۆ نەخۆشیەکان. بەڵام شتیتر زۆر کراوە. بۆ نمونە توێژینەوە زۆر هەیە لەسەر ڤاکسین و کە ڤاکسین کاریگەری زۆری هەیە لە پاراستن و کەمکردنەوەی ڕێژەم بردنەوە شتانە. و توێژینەوەی زۆر هەیە کە ئەگەر پێشتر توش بوو بیت لەوانەیە جارێشتر توش ببیەوە، بەڵام ئەگەر پێشتر توش بیت و ڤاکسینێک وەرگری مەناعەکەت بە خۆت کەی لەوانەیە توش نەبیەوە. ئەمانە زۆرن و توێژینەوەش هەیە لەسەر ئەو ڤاکسینانە کە کامەیان مەناعی باشترت پێدەبەخشێت، پێشتر توش بوو بێ یاوەخت ڤاکسین وەرگرتوێت، مەناعی سروشتی یاوەخت مەناعی کە لە ڤاکسین دروست کردی. توێژینەوە دەکرێت لەسەر چۆنچۆنی وا بکەین ئەم ڤایرۆسە بێ بەشێک لە ژیانمان و هەم خۆمان ڕابێنین لەگەڵ ڤایرۆسەکەش بێ بەشێک لە ژیانمان، چونکە دەڵێن ئەوەی کە سەیریان کردو لەو هەم توێژینەوەی کە تا ئێستا کراوە کە ئەم ڤایرۆسە بنەبڕ ناکرێت، بەڵام خۆمان ڕادێنین لەگەڵی. ژیان ئاسایی دەبێتەوە بە شێوەیە کە وەکو جاران نابێتەوە، بەڵام تۆزێک گۆڕانکاری پێدا دەبێت و الحەمدوللا سەر بریتانیا و زۆربەی وڵاتەکان خەریکە بەو شێوەیەتی. بەڵێ دیارە پرسیارەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەریەکانی زۆرن، بەڵام کاتمان زۆر کەم ماوە. پێم خۆشە گوێم لە دواوتە و دواپەیام و ڕێنمایی بەڕێستان بێ بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی. زۆر سپاس دەکەم کاک مەریوان. ئەگەر یەک تۆست کاتم بدەیتێ حەز دەکەم ئەوە بڵێم کە ڤایرۆسی کۆرۆنا عیلاجی نییە و خۆی چا دەبێ. 180 نەخۆشەکان هیچ عیلاجێک پێویست ناکە. ئەوەی کە لە کوردستان دەکرێت بەداخەوە زیادەڕەوی زۆر دەکرێت لە فەحسکردن، لە تاقیقەکان، لە دەرمانخانەکان، لە نۆرینگە تایبەتیەکان زیادەڕەوی زۆر هەیە لە بەکارهێنانی دەرزی و کانیولا و عیلاج و دەرمان بەو شێوەیە کە ئێمە ئەو نەخۆشانە هەر هەمان نەخۆش ئەگەر لە بەریتانیا بن هیچیان نادەین خۆیان چاک دەبنەوە. خەڵک دەبێ ئەو ترسەی نەمێنێت. ترس کە فاکتەرێکی گەورەیە لە مەسەلەی کۆرۆنا، ئەوەی کە خەڵک لە ترسان دەمرن و ترسەکە وەی لێ دەکا بە شێوەیەکی ناڕاستەخۆ کە مەناعی دابەزێ و بە نەخۆشیەکە بمرێ. خەڵک ئەوەندە بە نەخۆش خودی نەخۆشەکە نامرن. لەبەرەوە خەڵک بەڕاستی دەبێت ڕێنمایەکان بە تەواوی پەیڕەو بکە. باس لە شتی ڕاست و دروست دەکەین. ئێمە توێژینەوەکان واضحن. لە بریتانیا 180 نەخۆشەکان لە هەموو وڵاتەکان بە گوێرەی ئامارە جیهانیەکان تەندروستی جیهانی باستەوە دەکەن 180 نەخۆشەکان پێویست بە عیلاج ناکەن، وەکو ڤایرۆسێکی تر خۆیان چا دەبن. 120 نەخۆشەکان ئەوانەی ئۆکسجینیان دادەبەزێ ئەوانە پێویستیان بە عیلاجە. لە کوردستان بەداخەوە هەموو شتەکان تێکەڵ پێکەڵ بووە. ئەو خەڵکە بە زیادەڕەوی شتەکان دەکات. داوا دەکەم کە بە زیادەڕەوی شتەکان نەکرێت، بە عەقڵ مامەڵ لەگەڵ وەزعەکە بکرێ، ورەتان بەرز بێ و دوعا زۆر بکەن خۆی گەورە شفای نەخۆشەکانتان بدا و لە مردووانتان خۆش بێ و ئەگەر هەر پرسیارێشتر هەیە من لە خزمەتتاندا. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا زرار، پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی هەناو کە لە وڵاتی بریتانیا ڕاستەخۆ لەگەڵ ما بوو. زۆر سپاس دکتۆر بۆ ئەم دەرفەتەکە پێت بەخشین. منی زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە و هیواخوازم ئێوەش بەردەوام بم لە کاری باش و لە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان. زۆر سپاس. ئەزیزان و خۆشەویستان، ئەم گفتوگۆ تایبەتە لە سەر ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بە کۆتا گەشت. ئومێد دەکەم هەموو لایەکتان تەندروست باش بن و بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و ئومێد دەکەم هەرێمی کوردستانیش ئەم دۆخە زوو بە زوو تێپەڕێنێت. تا بەگەشتمان لە پرۆگرامێکی تر هەموو لایەکتان کامەران بن. خواتان لەگەڵ.